سلافك جدعان بخير هاتي قال لك ممنون ناف خير إذا كك جدعان بالصالانة يكم جارة جوینک نوینا اردوان و پوتین ده لسر آلوزیان دی پیکاری هر دم به کیف خوشی هفودو دیتن او دی لآستانه لسوچی لیوی جاری آلوزیه که مزند نوینا وان ده هیا جاري dondurma بهبرات خوارن جاری دندرما مبدورت خوارن اره سکنا هر دو آلیان گلکیش هفودو جدایه هفودو بگوتنین گلکی تون توان برد کن گورا واهوریات yani روشا وی بنمای وی جوینی چاوی هر دواری دی بگین ریکفتنه که إما أدبيجم إدلب بويا غورابانا كناف دولتي و شقاس بشون داني دا و جواتي مزن شيكرن لأستانا والسوتشي والقلق دفريدن قهل أنقرة وقهل موسكو وقهل أيراني لطهراني درونشتن هر أف كيشام مزن أقول كيشي سوري همه دفري سوري لإدلب كوم ذكرن وبشون داني دا بعد تأجيل ذكرن يعني أنا هبويا استحقاقك دفي هر دولتك التزامات خو وبينجمورية خو وريكفتني دنا فوادا تشيبونا دفي بجيبيني وكا جو ريكفتن دنا فوادا هنا دنا الجور ريكفتن عنها كي ريكفتني بجهنا يعني روسيا تركيا توان بارت قد بيجاكم ما ريكفتنا أستاني كريه ما ريكفتنا سوتشي كريه جركتا هيزين تسبارت نخوا هيزين تسبارت نخوا جركت وانا جدا كربانه تا اوتش نكر بله تركيا جيد بيجي روسيا جرك رژیم ریشی من نکربان نه رژیم ریشی من دکی دویت رژیم راوستینه کی ریکفتن تیک أنا از ام نایشه مایا کی ریکفتن تیک دایا بس وقت خویا کرن روسیا جروجا یکم گو دستوردان د سوریا دت کی پشگیریا رژیم بشار دکی و تخوازه دستلاتا رژیم وگرن سرخاکا سوری بتوایی و ارمانجا دیاره و تجارنا دی پاش و 12 13 ویتو جیب د مجلس الامن د بکار انینا جبر و ارمانجی و پاراستنا رژیم بشار و کرسی وینا ترکیا برجواندی وینا خوخسته لاستكفانك ناف دولة مظنة أمريكان وروسيا وتحالف الدولي ده وإيران وحزب الله با كسي قال لك ده سورداني وراستقينا دي كنت روشا سوري ده وبرجواندية وي هاتنا جوهرتن يعني شكستن ده هيا بريخو قال لك جوهري الزاوية قال لك جوهري عولي بأمريكانا وبتحالفة دولي ربو دوفرا بشتي داخستنا طيارة فروكا روسيا روش هاتا جوهرتن صاروخ تشيبون عقد تشيبون كرينو فروتان تشيبون نافادا سوتشي تشيبو افقس انها اغو اني زمان ورابورا ودا افقل لك درست عين تسلسل وشروفاكر تماشفان الهجاره تركيا برجوانديه و دي يعني هنجي جعف سوري كرن هنجي برخو مازن كر وهنجي طمايا زيدد سوريا دكر جهايا في قناغي نا امريكان نقلك جهد الدنيا ده تحالف دولي نقلك جهد ناتو جه نادي ده بيجي تدرباسي خاكا دولة أبوي نكسك هاتيا تعدل خاكا تكريا حتى جو أمور برافانية آن بالبشتياتا بكن أو نبكن نها مجبور نجار أو روسيا جي روبروي تركيا يعني راستقينا نابل سرخاكا سوريا دريا رجيما بشارة وحزب الله وإيجو ألاين جريوينا وتك تحفظ ديب آلية روبروبونا وجيش سوري وجيش سوريجي يعني نشار مايا أنها ولوبكي ترك الرجيما بشار مسؤولية إما أدبين مسؤولية أخلاقي ويا نشتماني ويا ملت سوري وأفلا ولوازيا روشا سوري جهشتيه وعذابات وتيكتشونا وقت دولة سوريا مسؤولية سركا رجيما بشار راتكي بشار سروكي رجيما راتكي دوام اف دولة دسورداني تكن تركيا درجات دوامتي جبرجو درباسي ادلبو
و تێرێ نەکرد مرتالێ فراتێ چێ کرد و تێرێ نەکرد عفرین داگیر کرد و تێرێ نەکرد تلابیە داگیر کرد گرێ سپی و تێرێ نەکرد سەرێکانیە داگیر کرد و هێژی گەفا دخوێ هێژی گەفا دخوێت بن گۆر على سەر ئەساسی ئەنۆ هەگەر ئەم ناویە قەومیە ترکی پاراستی بێ هیچ تشتێک تەمایە تێدەنینە دەبێژێ من نەم نەفت دەبێ نەمە خاکە سووری دەبێ مە ئارامی دەبێ سەر سینۆرێ مە ئارامی هەبێ کەسی سینۆرێ تورکیادا نە ئێریشکردنێ و نە تەعدەلێکردنە و نە تشتێک لێکردی ئەم مەهانە ینی جی ناگرێ ئەمژێر دەبێژن مەهانەی ڕژی تجارە جەب دەولەتە بەها نائێنێ تەمەەن نائێنێ نەها بوویە استحقاقێ گۆوەرێ قبول بکێ رووسیا چژێ بخوازێ ئێمە ئەدبێژم سبە دوێ جواتێ جویناوانادا ئالۆتکەدا وێ بێگۆمان تورکیاوێ قبولکێ ڕێکەفتنەکێ ئەمزە بکێ شەڕ ڕاوەستێنێ بەرامبەری تش نەدی ترکێ وێ بازار نەدەرنەدی بێژم کەکێ جانها نابێنا ترکیە و رووسیەدە دیارە ئالۆزیەکی کوور بەرفەرە لەسەر عردا ئەدلبێ هەیە تو دەست نیشاندکە کو دێ ڕەوشە ئەدلبێدە ترکە دەبێ گاف پاش فەشی ممکنە باوێژین گەلو ئەو ئالۆزیە دنابێنا ترکیە و رووسیەدە نەها تەسیرێکی لە ڕۆژلاتی فراتێژی دەکە بێگۆمان بەێ فەر هەممە ڕەوشە سووری بتەڤایی وەختێ گۆل لە دەرعە شەڕ دەبوو وەختێ غوتە شەڕ دەبوو مباشر تاسیراوێ هاتە عفرینێ ئەنها مەترسیا مەیان مەزن گۆ بازارێ ناووا دەچێ ببن ژوێ دێ خۆڤەک شێنێ تەسلیم بکێ خۆڤەک شێنێ ڕادستی ڕجێمێ بکێ ئان رووسیا بکێ ئانجی شرتەی عسکەری جانەسەراق بوو دەرێ گۆولۆ دکن بەرامبەری وێ جینەدی رووسیا تەنازلێ ژێرە بکێش بەرمە بچاوێ خۆ دیتن عفرین بەرامبەرە چوو سەرێ کانیە و گرێ سپی بەرامبەرێ دەرنەدی چوو ئەف ڤەکشاندنا هەنێ بێگۆمان ئەم حەلەقا زەعیف و ئاگۆ مایل بەرچاو ڕۆژهلاتی فەرێتە و دەڤەرێن کوردینە باشە گەر گەر تورکیە دمەسەلا ئەدلبێدە گاف پاشە نابێژە کو تورکیە وساژی دەست نیشاندکە نها سەرۆکومار ئەردوان دەبێژە کو نەممکنە کو ئەم دمەسەلا ئەدلبێدە گاف پاش و باوێژین گەر ئەم ئەدلبێدە گاف پاش و باوێژن ئەv ڕەوش دێ باندۆرا خۆ لە ترکیە بخوا بکێ وەکەتە دەست نیشان کرد لە ئەولەیە ترکیە پێشە ڕۆژا ترکیە بخۆژی حتا دبێژێ نەها ئەم تێکۆشینەکە ڕزگارکردنا کە نەتەوەیی ئەم ددن بەری 100 ساڵی تشتێک و مەشدەستانە نها ئەم دەست پێ دکن بەرهەمێ وێ ئەم هێدی نها ئەم ڕاگرن گەر دە ئدلبێدە ترکیە گاو پاش نابێژی دێ بژاردەیە رووسیا چ بێت گۆرا بەهەوەریات شەڕە مەجال نینە ئەبەدەن رووسیا نکارێ پشووندە بدێ و ئەدبێژم وێ گەفێ مەزن ئانجی چاوێ سۆر شانی ئەردۆغان بکێت جڤینا سبەدا ئەنۆ هەگەر خۆ نەڤەکشێنێ و باقل نەڕوونێ ئەم نەچارن شەڕ بکن ji ber ev 7 ساڵێ قەیرانە سووری و پالپشتی و پشتگێریە رووسیا ینی ڕوبروێ مجتمعی دەولی کۆمەلگەها ناودەولەتی بتەڤایی بوویە و مەجلس الأمن ژیانە ڕۆژە مەجلس ئەمن چێ بوو حتا نەها بقاسی ڤیتۆ ڕۆسی دەڕەوشە سووری دەهاتنە دەستنیشانکردن و ئان هاتنە ستاندن ژیانە عەمرێوێ تەمامی دەولۆ نەهاتیە ستاندن رووسیا خۆ نادێ پاش ئەو و ئەمریکان و ئیسرائیل تەفاهم دناو وادا هەنا دەوێ تەرتیب لە گۆر وەکە لازم بەرجەوەندیە ئەمریکان و ڕووسا چاوە د سووریا دەدمەشن وێ بووی ڕەنگی مەشن حەلەقا زەعیف دناو رووسیا و ئەمریکادا تورکیایە مەجبورە خۆڤەک شێنێ بەس وێ بازارە تالی بکێ بێ لە کو دەرێ کار بێ خۆ بهێز بکێ لە کو دەرێ کار بێ هەنە قەزەنجنا بکێ و دەست درێژیە بکێ جارە دی ئێمە ئەم مەترسیا مەزن گۆدیسە لە دەڤەرێ کوردی بێ ئەم ناخوازن دلێمە ناخوازی گۆرا باڤەریاتە و ممکنە و سبا ئاگر بەستێک بێ ڕاگەهاندن و لەسەر دژی بەرژەوەندیا کورد بێ لە ڕۆژاوای کوردستان ئێمە مەنەدیتە بەرجەوەندیە ترکی و ڕۆسی ژڕۆژە ڕەوشە سووری قەیرانە سووری دەست پێکری حتانی نەها مەنەدیتە جارێکێژی بەرجەوەندیە کوردی بەرچاو هاتنەستاندن
درێکەفتنێ ناوا دەولەتادا چ ئێشکەرە بن چ ئێنەهێنی بن تم و تم مەدیتە ینی ئەم بنپێکردە ئانجی پشتگوهکردە ئانجی ئەبەدەن بەر چاڕە دەرباس نەکردە بەرجەوەندیە کوردی ئەv مەترسیکە مەزنە ئێمە تشتا دەستێ مەدە ئەم نکارن تاسیرێ جواتە پۆتین و ئەردۆغان بکەن ئەم نکارن بەرجەوەندیەوانە چاوە نێزیکی هەبکن و گۆنجاو بکن بە بەرجەوەندیە کوردی بە ئەم زێدەی تااقەتانمەیە ئەم وەکە تەفگەرە سیاسیا کوردی لە سووریا تەفگەرە سیاسیا کوردی سووری ئەرکەکی وێ مەزن هەیە سەر ملێوێ و بلەز چاوە هەلوەستاخوا داخوازاخوا کاغەتا کوردی بکەیەک ئەv ji hemû tiştî pêştir e û muhimtir e û bileztir e hetanî niha peyedê wek rêveberî weke desthilat gavê bilez û wek lazim gor qediya Kurdî û milletê Kurd û haceta Kurd pê gav neavêtine û tiştek nekiriye gelekî bi sersarî nêzîkî wê dibe gelekî bi sistî nêzik dibe Türk Emerîkan yanî ev demeke vê taliyê de rojane heme aliya dibîne û dextekê dike divê hûn nêzîkî hebin divê hûn yekîtiya xwe divê hûn yekîtiya xîtabê û helwesta Kurdî ew bikin hetanî niha peyedê xwe nedaye ber hetanî niha nehatiye ser zimanê serkirdekî peyedê got bêje wela em destpêşxeriyê vê nadikin ji xeyrî a berêz mezlûm jî yek xalê diyar û berçav wela me ev gotiye û me ev gotiye hetanî niha ew jî ne diyare nivîsandî ne berçave ne xuyaye bes ecwa tozekî baş bûne zimanê tund nemaye gef nemane tevî got beyana daxuyaniya we ya dawî a got şanda Encûmena Kurdî çûyî Tirkiya wezîrê xariciyê dîtî daxuyanîke gelekî xirab û nebaş bû bes em dikarin çavê xwe jê miç bikin xwesere bixevêzin heger gav nabavêjin di praktîkê ser erdê nêzik bibin got em çawa karibin yekrêzî û mala Kurdî di helwest û kaxeta Kurdî bikine yek heger nêzîkî wê bibin Encûmena Kurdî û cada Kurdî gelekî bi şanazî û kêfxweşiyê vê nedibîne. Gelekî spas ji danaliya endamê sergirdayetiye tevgera çaksaziya Kurdî Sûriye ku tu mêvanê min stûdiyo. Gelek memnun spas.